باسی ئاشناکردنی منداڵەکەین بە دایەنگە، یعنی لەوانەیەمان زۆر پێیوەست پێ زۆربەی خێزانەکانەوە کە منداڵەکانمان لەبەرەوەی ڕۆژانە باوکو دایکەکە کار و چالاکی هەیە یاخود ئەچنە سەر کارەکانیان مناڵەکانیان بەنە دایەنگە یاخود بڵێن ئەمە ماڵی دووەمی ئەو منداڵانەیە و گرنگی و تایبەتمەندی دایەنگە خۆی لە چیا بینێتەوە و دواتر زین لە دایەنگە ئەم منداڵە فێری چی ئەبێ چۆن پەروەردەکرێت چۆن خزمەتەکرێت و باسێکی ئەوەش بکەین ئایا ئاشناکردنی دایەنگە بە منداڵ چ ڕێگایەکی پێویستە و ئەو کەسانەی وەکو دادە لەوێ کارەکەن وەکو بەڕێوەبەر کارەکەن چۆن بە شێوەیەکی تەندروست ئەم منداڵانە ئەو چەند کاژمێرەی کە لایەنە بتوانن پەروەردەیەکی باش و دروستی بکەن. ئێمە گفتوگۆ لەسەر بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و شەیما ئەحمەد وەکو توێژەری کۆمەڵایەتی و بۆ بەڕێوەبەری یەکێک لە دایەنگەکان. زۆر بەخێربێ خات و شەیما. سڵاو لەبێ خات و شەیمایان بەخێربێ. زۆر سپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەین بابزانین گرنگی و تایبەتمەندی دایەنگە خۆی لە چیا بینێتەوە. زۆر باشە تاوان بیداد ئەگەر باسێکی دایەنگە بکەین دایەنگەش وەکو دامەزراوەکانی تر ئەمیش هەر دامەزراوەیەکی فێرکاری و پەروەردەییە. مناڵان لە قۆناغەکانی سەرەتای تەمەنیانە کە لە دایەنگە 0 بۆ 4 ساڵمان لای ئێمە لەو کاتەیە لە لای ئێمەن هەتا ئەچێتە قۆناغی باخچەی مناڵانەوە. بەڵام ئێمە کاتێک باسی دایەنگە ئەکەین ئەڵین دامەزراوەیەکی فێرکاریە فێرکاریەکان لای ئێمە جیاوازە وەک لە قۆناغەکانی باخچە و مەکتەب. بۆ شێوەیە ئەگەر بینە سەر گرنگیەکەی تاوان دایەنگە گرنگێکی زۆر زۆری هەیە لە ژیانی مناڵە گرنگەکەشی ئەمێنێتەوە بۆ قۆناغەکانی دواتری تەمەنی. سەرەتا لە دایەنگە مناڵ ڕاهێنانی پێ ئەکرێ فێری مامەڵەکردن ئەبێ لەگەڵ ئەوانی ترا چونکە سەرەتا خۆی لە ژینگەی ماڵەوەیە دواتر یەتە ناو دایەنگە. ڕەنگە ژینگەکە بۆ ئەو تازە بێ جیاواز بێ ئەگەر تێکەڵی مناڵیش بوو بێ تێکەڵی خزمەکانی خۆی خوشک و براکانی خۆی بووە بەڵام لە دایەنگە دوورتر یعنی کەسانێک ئەبینێ کە دوورە لە خێزانەکەی خۆی لە خزمەکانی تازان بۆ بەڵێ فێری کارلێکردن ئەبێ لەگەڵیانە فێری مامەڵەکردن ئەبێ لەگەڵیانە. ئەگەر گرنگی ینی درێژە بێت مە باسکردنی گرنگی دایەنگە گرنگیەکانی زۆر زۆرە مناڵ لە ناو دایەنگە توانە عەقلیەکانیشی زۆر زۆر بەرەو پێشەوە ئەچێت چونکە بە پرۆسەیەکە ئەڕوا وردە وردە داخڵی سیستەمەکانی دایەنگە ئەبێ داخڵی بەرنامەکان ئەبێ. پاشان دایەنگە ئەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێ لەوەی یارمەتیدەری خێزانەکان بێ بۆ ئەوەی مناڵ فێری پرۆسەکانی ینی پرۆسەکانی تر بکەن فێری بکەن کە مەسەلەن لە هەندێک لایەنی تری ژیانە چۆن مامەڵە بکە ئەمە لە خێزانە فێر ئەکرێ بەڵام لەوانەیە بە تەواوەتی فێر نەبێ یەتە دایەنگە ئەوانیش هاوکارێکی باشن. لە ڕووی توانە جەستەیەکانی مناڵیشەوە ئەو چالاکیانی کە لە دایەنگە ئەنجامەدرێ بەڕاستی زۆر زۆر گرنگە چونکە وردە وردە کار لەسەر بەرەوپێشوونی ماسوولکەکانی مناڵەکە فێری مناڵ ئەکا کە توانای خۆگونجاندین لەگەڵ ئەوانی ترا هەبێت و بتوانێت لەگەڵ ئەوانی ترا توانە جەستەیەکانی خۆی باقی بکاتەوە. خات و شەیما ڕەنگە زۆر بکات دایکان و باوکان ئەم گرفتیان بۆ دروست ببێ نەزانن چۆن چۆنی مناڵەکان ئاشنا بکەن بەو جۆی کە لە دایەنگەکانە هەیە. ئەگەر مانەوێت مناڵەکەمان بەرینە نێو دایەنگەکانەوە بە زووترین کار بە زووترین ماوە ئاشنای ئەو کەشەی ناو دایەنگەکان ببێ پێویستەکە چی بکەین پێویستەکە ڕەچاوی چی بکەین ئەو خاڵانەی کە دایکان و باوکان ئەبێ ڕەچاوی بکەن لەم کاتەیە خۆیان لە چیا ئەبینەوە. طبعا شتەکە لێرە دوولایەنەیە پێویستەکە عیلەکە خێزانەکە خۆیان ئامادە بکەن و هەروەها سەیری بکەن بزانن شێوازی بەڕێوەبردننی ئەو دایەنگەیە و سیستەمی ئەو دایەنگەیە چۆنە. خێزان پێویستەکە ئامادە بێ بۆ ئەوەی کە قەراری یاوە ئیتر مناڵەکەی ئەچێتە ناو دایەنگە. کاتێک ئەچێتە ناو دایەنگەوە بەپێی دایەنگەکان ئەگۆڕێت. بۆ نمونە من ئەگەر باسێکی دایەنگەی خۆمان بکەم لای ئێمە تا 3 ڕۆژ دایکەکە لەگەڵ مناڵەکە ئەمێنێتەوە چونکە پێمان باش نییە یەکسەر دایک مناڵ بەجێ بێڵێ لەم کاتەیە ئەم ژینگەیە تازەیە بۆ ئەو مناڵە کاریگەری لەسەر لایەنی دەرونی ئەبێ ئێمەش نامانەوە مناڵ تووشی ئەو گرێ دەرونیە بکەین بەڕاستی چونکە دواییش کاریگەری لەسەری ئەمێنێتەوە بۆیە سەرەتا ئێمە دایکەکە لەگەڵی ئەبێم و سەیری تەمەنی مناڵەکە ئەکەین بزانین تەمەنەکەی لە چ تەمەنێکە طبعا مناڵانی خوار 2 ساڵ زیاتر چاودێریکردن و دابینکردنی پێداویستیەکانیان ئەوێ بەڵام مناڵانی گەورەتر تۆ ئەتوانی لە چەند ڕێگەیەکی جیاوازەوە وردە وردە دایەنگەکەی لا خۆشەویست بکەی وردە وردە وای لێ بکەی متمانە بە تۆ بکات متمانە بە دایەنگەکە و دادەکەشی بکەم. شێوازی هەڵبژاردننی دایەنگەکە پەیوەندی هەیە بۆ ئەوەی کە
مناڵەکە زووتر ڕابێ لە دایەنگەکە یعنی دایک و باوک ئەبێ ئاگای لەم خاڵە بێت کە چ دایەنگەیەک بۆ مناڵەکەی هەڵ ئەبژێرە یاخود با بڵێن پێویستەکە ئەو دایەنگەی کە دایک و باوک بۆ مناڵەکەی هەڵ ئەبژێرێ تایبەتمەندێتیەکانی چی بن تاوەکو بە ئاسانترین شێوە ڕابێت ئەو خاڵە زۆر گرنگە چونکە ئەفۆ لە تایبەتمەندیەکانی دایانگەیەکی باش کە ئەبێ چۆن بێ پێویستەکە دایک و باوک حەقی خۆیانە لەم کاتیا بە دوواداچوون بکەن چونکە تۆ مناڵی خۆت ئەخیتە ئەو دایانگەیە کە ئەمە گرنگترین شتە پێویستەکە ئەو خاڵانە لە بەرچاو بگیرێ ینی سیر بکات بزانێ لە ڕووی سەلامەتیەوە ئەم دایانگەیە چۆنە چونکە ئەبێ بە هەموو پێوەرەکان شوێنێکی زۆر سەلامەت بێ شوێنێکی هێمن بێ پاشان ئەو بەرنامانی کە پێشکەش ئەکرێت دایک و باوک حەقی خۆیەتی بزانێت کە مناڵەکەی یەتە ناو دایانگە لە ڕۆژەکەیە چی ئەکا پلانی ئەم دایانگەیە چۆنە ئەوە زۆر گرنگە دایانگە پلانی هەبێ خاڵێکی تر کە زۆر گرنگە لێرە ئێمە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە سێری ژمارەی ستافەکە بکات ستافی ینی کارمەندان بکە بزانێ کارمەندێکی کەم لەوێ نییە چونکە بەڕاستی ئەگەر ژمارەی کارمەندانی کەم بێ فریان ناکەون لە ماڵەوە مناڵەکەی خۆتە یان دوو مناڵە هەیە بە تەواوەتی فریان ناکەوی ئێدادەیەک لە دایانگا چۆن بۆ نمونە لەوانەیە 8 مناڵی لابێ 10 مناڵی لابێ فریای بکەوە ئەوی کە زۆر گرنگە لە دایانگەیە هەبێ لایەنی تەندروستی ئیحتیمامی پێ بدرێ بوونی پەرستارە بوونی توێژەرانی کۆمەڵایەتی زۆر گرنگە بە تایبەت لە فترەکانی بیدایەت کە مناڵیەتە ناو دایانگەوە ئەگەر ئەو دایانگەیە توێژەری لێ نەبێ احتیمالە نەتوانین بەباشی ئەو ڕاهێنان بۆ مناڵە بکەین هەرچەنە لێهاتووی دادەکان زۆر دەوری هەیە ینی دادەمان هەیە خۆی قابلیەتێکی زۆر باشی ماوەڵەکردنی هەیە لەگەڵ مناڵانە ئەو کاتەم شەیمامێ لەسەر ئەو دادەیەک تۆز پۆستی ینی زۆربەی خێزانەکانمان کە مناڵی وردی هەیە ئەی با بۆ ئەو دایانگانە ڕاستە تایبەتمەندی بینا و شوێنی سەلامەتی و شوێنی جوانی شوێنەکە و کە مناڵ حەزی بەردەوام لە ڕەنگ و شتی جوانە هەبێت ئەم مناڵ لە ژینگەی ماڵەوەیەتە شوێنێکی کە ئەم ژینگەی ماڵەوە دایک نزیکترین کەسە لە مناڵەوە تۆ ئەبێ ئەو کەسەی کە لەوەیە وەکو دادا شوێنی دایکەکە بکرێتەوە جا ئەمەش ئەبێ کەسانێک بن کە بە کۆمەڵە پێوەرات تێپەڕ ببن تاوەکو بتوان ئەو بابەتە بە شێوەیەکی باش هەزم بکەن بۆی لەگەڵەوە مناڵە ڕابێت کە جیهانی مناڵ تۆزێک جیاوازە مناڵمان هەیە هەموو جۆرە مناڵێکمان هەیە مناڵمان هەیە بە پەروەردەی ماڵەکەی وا هاتۆتە ناو دایانگەیەوە هیچ پێویست ناکە خۆتی یەکەمان دووکەی مناڵ هەیە هیچ گوێ ناگرێت یعنی دایکەکە و هێنایەتی ئەوێ لە دایانگەکەەوە بە سیستەمێکی کە منداڵە فێرکەم جایی کە بێتەوە ناو ماڵەکەش تا چەند گرنگە ئەو دادانەی کە لە دایانگەکانە کارەکەن کەسانێک بن کەسانی ڕاهێنراو بن چونکە بێ کەسانێک بن جارێ لەسەر خۆیەکەیان ئەو هەر زۆر گرنگی لە دنیای مناڵ شارەزار تا چەند لەسەر دایانگەکانی ئێمە و ئەو دایانگەی خۆشتی لی کار لەسەر ئەم بابەتەکراوە لای ئێمە گرنگێکی زۆر بۆ بابەتە درێ بەڕاستی ئیحتیمامی پێین چونکە ئەوە لەسەر و هەموو شتێکەوەیە ڕاستە بۆ نمونە کە من لەوێ بەڕێوبەرم یان کەسانی تر لەوێ وجودیان هەیە بەڵام هیچی نابێ بە دادی ژوورەکە ئەو دادەی کە مناڵەکەی لەلایە زۆر گرنگم پێویستەکە کەسێک بێت کە حەزی بۆ ئیشەکە هەبێ ئەگەر حەزی لە کارکردن نەبێ لەگەڵ مناڵە ناتوانێت سەرکەوتوو بێ ئەنی پێویستەکە توانای مامەڵەکردنی هەبێ لەگەڵ مناڵە پاشان کەسێکی وەکو بەڕێزە ئاماژەت بێ ئەو نقطەیەکی زۆر مهمە کەسێکی ڕاهێنراو بێ نابێ هەرکەس هات بۆ نمونە ئێمە وەری بگرین یەکسەر بڵین وڵات تۆ دادەی دایانگەی لای خۆمان ئێمە دەورە بۆ ئەو کەسانە ئەکەینەوە تا چەند مانێک مەسئولیەتی ژوورێکی بە تەواوەتی نایێنێ چونکە قورسە بەڕاستی تۆ کۆمەڵێک مناڵ بخەیتە بەردەستی دادەیەک کە جارێ سەرەتایەتی هاتۆتە ناو ئیشەکەەوە و پێشتر ئەزمونێکی نییە بۆی لەم کاتانەیە ئێمە دەوراتێکیان دەوران بۆ ئەکەینەوە لەگەڵ دادەیەکی ترال کە ئەزمونی پێشتری هەیە دای ئەنین تا وردە فێر ئەبێم پاشان ئەوەی کە زۆر گرنگە دادا توانای تێگەیشتنی هەبێ لەلایەنی دەرونی مناڵ و تێبگا مناڵان جیاوازی تاکایەتیان هەیە وەکو کاکسەرکۆ ئاماژەی پێەیە هەر مناڵ لە ژینگەیەکەوە هاتووە ژینگەی خێزانەکە زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵەکەم تۆ بێت تێبگەی کە ئەم مناڵە پێویستیەکانی چین ئەو سێ ڕۆژێک کە دایکەکە لەگەڵ تا لە ژوورەوە پرسیاری لێ بکە دەربارەی مناڵەکە بۆی معلوماتە باتێ لەبەرەوەی مناڵی ئەو باشتر ئەزانێ تایبەتمەندی مناڵەکەی خۆی چییە کە مناڵیش سەیری ئەم کەشەکە دایکی و دادەکەی ئەبینێ بەیەکەوە ئیتر وردە متمانەکە دروست ئەبێم وردە سیقە بە ئێمە کات و دانگی لە ینی شوێنێکی خۆشەویست ئەبێم زۆر باشە جا ڕەنگە یەکێکی تر لە ئەو کێشانێکە لەگەڵ
مناڵەکانە دروستبێن نەخواردنی خواردن بێت چونکە ڕەنگە لە نێو ماڵەوە بە نیزامێک و بە جۆرێکی تری خواردن ڕاهات بێ مناڵەکە لە کاتێکاکەیەتە دایەنگە شێوازێکی تری خواردنەکە ڕەنگە مناڵەکە زۆر ئاشنا نەبێ پێر یاخود ڕەنگە هەنێ مناڵ هەبێ هێشتا نەگەشت بێتە ئەوەی کە ئەو خۆراکانە بخوا ڕەنگە تەمەنەکەی لەو تەمەنەیە بێت کە پێویست بکە گەشت بێتە ئەو خواردنانە بەڵام لە ماڵەوە زۆر گویان پێ نەدابێت لەم کاتە چۆنی ئێوە ئەمە چارەسەرەکەن وەکو ئەوەی کە سەرەتا مناڵیەتە ناودایەنگە چۆن شتەکانی تر بۆ ئەو تازەیە ڕاستە خۆ لەوانەیە ئێمەش هەر ئەو برنج و شلەیە لێ بنین لە دایەنگە کە لە ماڵەوە خواردوێتی بەڵام چونکە ژینگەکە بۆ ئەو تازەیە ئێستا ئێمە لە دایەنگی خۆمانە بۆ مەراسیمی نان خواردن تەڵا نان خواردن لە ئێمە با مەراسیمە هەوڵێکی زۆرمان ناوە بۆ ئەوەی ئەو خاڵە ئەو ئامانجەمان بپێکین هەوڵمان ناوە لێرەیە سوود لە سیستەمی مۆنتسۆری وەربگرین سیستەمی مۆنتسۆریش بە شێوازێکە کە مناڵ وا لێ ئەکا زیاتر متمانەی بەخۆی هەبێ لای ئێمە مناڵان کە ینی ئەگەر باسی مناڵێک بکەم کە تەمەنی ئیتر وردە وردە سێ وردە وردە ئەبێ بە 4 ساڵ چۆنە ئێمە هەمویان هەر مناڵە لە ژووری خۆی تەبعاً نانەخوا بۆ منە 8 مناڵ لە ژوورێکایە مێزەکاندا ئەندێم مناڵ ئەچێ خۆی سفرە و سینی خۆی ئەهێنێ طبعا لەژێر چاودێری دادەکەیە هەمووی دادەش ئاگای لێتی ترمزی ئاوەکەی خۆی ئەهێنێ دایئێنێ پێشتریش دادە ڕێنمایی کردووە کە دەستی جوان جوان پشوە دانیشێت دادەکان یەکێک بانیانەکەن لەژێر چاودێری دادەکە ئەگەر توانای گرتنی کەوچکی هەبێ خۆی چێشتەکە بۆ خۆی تێەکەم مناڵانی تری شاو لەم ئەکەن یعنی وردە وردە مناڵێک کە تازە هاتوۆتە ناودایەنگە سەیری ئەمانەکە ئەڵێ زۆر خۆشە ئەم مناڵانە خۆیان خواردن بۆ خۆیان تێەکەن پاشان ئیتر هەمویان دانیشن لەم کاتەشا فێری ئارامگرتنە بن بەڕاستی چونکە هەمووی بێتەوە دەسەکا بەنان خواردن کە دادەکەوتی یاک دوو سێ مناڵان دەست پێەکەین دەست پێەکەن بەنان خواردن بۆ مناڵێک کە سەرەتا هاتووە ئەم شێوازە تازەیە زۆری حەز لێن چونکە فیدباکمان بۆ هاتوۆتەوە دیقەتی مناڵەکانمان ناوە کە باسییان کردووە لە ماڵەوە زۆر معجیبی شێوازەکەن زۆریان پێخۆشە مناڵ وای لێت ئیتر وردە وردە چونکە چالاکیش ئەکا بەڕاستی لەوێ هیلاک ئەبێ فترەیەکی زۆریش لای ئێمەیە ئەو مناڵانی کە بیدایەت زۆر باش نین لە ڕووی نان خواردن و ئەوە وایان لێت زیاتر لە جاران نان ئەخۆن چونکە هاوتەمەنەکەی خۆی ئەبینێ نان ئەخوا ئیتر منافەسەیەکیش دروست لە ژینگەیشی ماڵەوە خۆیەتی جاروایمانی نەخوا ئەمە زۆر گرنگە چکە مناڵ لەو تەمەنەشە بەردەوام وەرگرە و شتێکی وەرێگە بەردەوام حەزەکە بیڵێتەوە ینی ئەوەی کە بیڵێتەوە هەنی زۆر مناڵەکان کە لە دایەنگێت و هەر لەناو لەوانەیە تومبەلەکەی چی بینیوە و ڕۆژە بۆ دایکەکەی باس کاتە باسی یەک خاڵی زۆر گرنگ بکەین خات و شەیما لەوانەیە دایکان و باوکان زۆر ئەمەیان بەلاوە گرنگ بێن تا چەند گرنگی بە زمانەیە بۆ منداڵ چونکە ئێستا من بەداخی ئەزانم ینی منداڵ گوناحی نییە جارێ با زمانی یەکەم فێر بێ دوای ڕێگەی پێ بەبانە بێ بە چاولێکەری هەندێک شوێن گراوە تۆڵێمە شوێنێکە وا گرانە و بە زمانی ئینگلیزی فێریانەکەن و نە باجارێ بە زمانی دایکمان فێربی ئەو زمانی دووەم ئێوە وەکو خۆتان دادەکانتان مامەڵەکردنی ئێوە ئەو منداڵە تا چەند بە زمانێکی کوردی باش قسەی لەگەڵ طبعا ئێمە خۆمان یەکێک بوون لەو دایانگانەی کە ڕەمان لەسەر ئەو لایەنە بوو کاتێکە لەگەڵ لیژنەکانی چاودێری کۆمەڵایەتی کۆبوونەوەمان کردووە ڕەمان لەسەر ئەوە بووە کە لە ناو دایانگە تەنها زمانی دایک تەنها زمانی کوردی خۆمان پێویستەکە بەکار بهێنرێم هیچ دادەیەکیش بۆ نمونە لە ناو دایانگە ناتوانێت ئەگەر زمانێکی تریش بزانێ لەگەڵ مناڵا بەکاری بێنێ طبعا هەمویان بە زمانێکی زۆر پارا و قساکەن بە زمانێک کە مناڵەکە لێیان تێبگا قساکەن بەڵام ئێستا شتەکە بەعکسەوەی مناڵان کێن بۆ لامان بە تایبەت مناڵانی فترەی دوای کەرەنتین ئەوان بە زمانی دووەم قساکەن لەم کاتانەیە تۆزێک قورسایی بۆ ئێمە زیاتر ئەبێ چونکە بەڕاستی دادەکە ڕۆژانە پێویستەکە احتیمامێکی زیاتر بۆ مناڵە با زیاتر قسەی لەگەڵا بکەم زیاتر بیکا بە هاوڕێی مناڵێک کە لە ڕووی قسەکردنەوە توانایەکی باشتری هەیە بۆ ئەوەی ئەم مناڵە قسەکردنی باش بێت چونکە بەداخەوە لە ئێستا بەهۆی زۆر بەکارهێنانی شاشەوە مناڵان لە قسەکردن دواکەوتون ئەماش تێبینیمان کردووە بە تایبەت لای خۆمان یعنی هەندێک مناڵ بەرەو تووڕەیی ئەبات لەبەرچی لەبەرەوەی ئێمە چالاکیەکان هەمووی بە زمانی کوردیە ئەویش هەندێک دەربڕین هەیە کە پێویستەکە دەربڕینی بۆ بکات لە ناو چالاکیەکە ناتوانێت بە تووڕەیی بۆ نمونە شتەکە و تێئەگەێنێ حرەکاتی دەست و ئەمانە لەبەرەوە ئێمە دادەکانمان ئاگادار کردوێتەوە کە زۆر پێویستە بە زمانێکی باش قسەی لەگەڵا بکرێ بە هاوڕێی مناڵێکی تر و خێزانەکانیش ئاگادارەکەینەوە چونکە ئەگەر ئەوان
بەڵێ ئەگەر ئەوان هاوکارمان نەبن ئێمە ناتوانین ئەمانجەکەمان بپێکین مناڵمان هەبووە دایکی بیدایەت هێناوێت دایەنگە و توێتی فترەیەکی زۆر ئایپاد و مۆبایلی بەکارهێناوە شاشەی بەعام بەکارهێناوە بۆ نمونە تەلەڤیزیۆنیش بەڵام ئێمە ئەگەدارمان کردوێتەوە و تومانە ئیتر کە هاتە دایەنگە تەواو دەستەکانە خۆش بێ سپاس بۆەوەی کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستە و خۆ لەگەڵمان بووی ئەو زانیاریانەی کە هەست بوو بە ئێمە و بە بینەرەکانی شەگەیان زۆر سپاس